إيران دي أمريكا إسرائيل وعربستان السعودي وإيران بك أجر هيلين سورن تهراني درباز كرن أفا قوتنا الريبرين وبدارين شورشة إسلامية إيراني حسين سلامية قالوا هيلين سورن تهراني چنا وأجر أو هاتن درباز كرن إيران دي تشاوا دي تشبكة ودي تشاوا وان قفايان جيبكا صلاح بايزيدي نوينري واشنطن يكملي شورش جيري زحمة كيشاني كردستاني إيران لقلمانا كاك صلاح زور بخير بي بيش أوي باسي هيزي إيران بكين لوي كهرشيك وابكا حازم داك بزانم هلا سورة كان تشينا وي كتهران باسكا كأم بلادر باسكا لا إيران دەخیدۆ سپاس بۆ بانگشتن و دووبارە بێگومان هەمومان دیتمان کە لە چەند ڕۆژدا یا لە چەند سەعاتەکاندا خۆپەشاندانەکانی ئێران کۆماری ئیسلامی بە ڕادەیەک هەژاند کە دوای چەندین سەعات هێڵەکانی ئینتەرنێتی بڕی دەنا ڤیدۆکانی سەرەتایی نیشانیدا کە بەڕاستی لە زۆر شوێن کە ئێستا دەرکەوتون خەڵک توانیوانە دەستەڵات بەدەستەوە بگرن چەند شوێنەکان بگرن بەڵام هەموو ئەوانەوە خۆشیان وایان دەرخست کە ئەوانە کەمینیەکی زۆر کەمن ئەو کاریان کردو بەڵام هێڵی ئینتەرنێتان 80 میلیۆن ئێرانی بڕی جا بۆی بە پێی ئەم بەراورداوە پێی ڕابردووی ئێران ئێمە دەبین بەردەوام لە سووریا چەند ساڵە کە ئیسرائیل بەر ئێران هێزەکانی ئێران بۆمباران دەکا و هەڵ دەگوژێ و ئێران هیچی لەدەست نەهات و پێم وانیە هێڵە سوورانە بێزگەل لە هەڕەشەیە کە هیچی تێدانە بێ بەڕاستی شتێکی دیکەی لێبێ بە پێی ڕابردووی ئێمە بەرحاڵ کردەوەکانی کۆماری ئیسلامی باشە کاک سەلاح ئەمە هەڕەشەیەکی زۆر بەدەنگێکی بەرزەوەیە ئێران چی هەیە هێزی ئێران لە چیدا بۆ ئەوەی ئەو هەڕەشە بکاتن وەکو دەزانی ئێران بەرحاڵ بمان هێنەمان هەیە لە ناوچەکەدا لە عێراق لە سووریا کە حکوومەتی بەڕاستی تا ئێستا شتێتەوە لە لوبنان لە یەمن لەو شوێنانە و چەند کارێکی کردو بەڕاستی وڵامی نەدراوە ئەو نییە وەکو چۆن ئەو درۆنی ئەمریکایی خست هێرش کردە سەر شوێنەکانی چاڵنەوتەکانی ئارامکۆ هەموو ئەوانە ئەو وڵام نەدانەوە بەرحاڵ بە شێوەک لە شێوەکان ئێران پێی وایە دەتوانێت بەم شێوە بەردەوام بێت بەڵام بێگومان ئەمە دەتوانین ئەوە بیری بینەران بینەوە کاتی خۆی محەممەد سعافی وتەبێژی عێراقیش کە تانگەکانی ئەمریکایی لەسەر دزلەی لە بەقا دەچوونە ژووری ئەو دێکۆ دێمە ئێستا ئەمریکامان تێشکاند و ناتون پێم وایە هەر بەو شتە دەکرێت بەراوردی بکەین کاکسەڵاح بڕینی ئینتەرنێت و باست کرد تا چەندێک کاریگەری دەبێت تا چەندێک ئەبێ بەهۆی ئەوەی کە خۆپیشاندانەکان کەم بکرێنەوە یان نەمینن دەزانین ئەو خۆپیشاندانانێکی ئێستا لە هەموو جیهان دەکرێت لە هۆنگ کۆنگەوە بیگرە هەتا شیلی و هەتا لوبنان و تا عێراق و ئێران جیلێکی نۆ دەیکا نەسلێکی گەنجن ژنانن گەنجانێکن و بەتایبەتی لە ئێرانیش ئەو کەسانێکی خۆپیشاندان دەکەن هەموو دەزانین دوو تۆژی سەرەکی لە خۆ دەگرێت گەنجان و ژنان و بەشێکی زۆریش بە شۆڕشی برسیەکان نێوی دەبن بەڕاستی چون لە ماوەی ئەو سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بەتایبەت ئەو 19 ساڵە خەڵکی ئێران بەڕادەیەکی زۆر فەقیر و هەژار بووە و ئەو ڕاپەڕینەش کە لەو دوای ڕوویدا تەنیا بۆ گرانی بەڕاستی بنزین نەبوو چون گرانی بنزین بەرحاڵ گرانی هەموو پێداویستەکانی و خواردەمەنی خەڵکی پێدەکە ئێستا هەژارن بۆیە پێم وایە زۆرتر کاردانەوەکی سیاسی بوو بەو ڕژیمەوە مەترسێک بوو کە لەسەر ژیانی بەشێکی زۆر لە ئێرانیەکان دروست بە کوردیشەوە باری سیاسی لە ئێران هەروە بووە چەندین ساڵە وایە برسش لە ئێرانش دەمێکە چەندین ساڵە هەیە بۆ ئێستا خۆپیشاندانانە تا چەندێ پەیوەندی هەیە بە بارودۆخ عێراق کە خۆپیشاندانی عێراق بەردەوامن بێگومان ئەگەمە چاو لە عێراق بکەین لەگەڵ ئەوەی کە شۆڕشێکە دژی برسیەتی و هەژاری و گەندەڵی و بەرحاڵ ئەوەی کە خزمەت گوزاری نەکراوە پێ عێراق وڵاتێکی دەوڵەمەندە و خەڵکێکی بەڕاستی زۆری نییە بەڵام لە ناخی خۆیدا پەیامێکی سیاسیشی هەیە هەموو ئێمە پێمان وابوو لە پارێزگاکانی جنوبی عێراق لە کاربەلا لە باسرا لەو شوێنانە کە شیعەنە و دەبێ پەیوەند بەڵام ئەوە دەرکەوت بەڕاستی چین و تۆژێکی زۆر بچووکی ئەوانەی کاربەدەستی لە عێراق کە ساڵانێک لە ئێران بوونە بەرحاڵ ئەو پەیوەندیان هێدەدان بەڵام خەڵک ناڕازیە بۆیە ئەو پەیوەندیەکە دەبینێ و زۆر جار خەڵکی مەدیومانە لە تەلەڤیزیۆنەکان خەڵکی بەغا و شارانە پەیامی هاودەردی و پشتیوانیان بۆ خەڵکی ئێران ناردەوە بۆ کە دژی ڕژیمەکەی خۆیان ڕاپەڕن بۆ من پێم وایە پەیوەندێکی ڕاستە و خۆی هەیە ئەو خەڵکانە چ لە لوبنان ئێستامە دەبینین چ لە شوێنەکانی کە بە دەستێوەردانەکانی ئێران بەرحاڵ وای کردو ئازادیەکانی تاچی سنووردار کردو خەڵکی برسی و هەژار کردەوە خستوێتی بۆ چین و تۆژێش بۆ ئایدۆلۆژیەکی ئەمپەراتورێکی شیعە کە بەڕاستی
ژیانی ئەو خەڵکە باشتر ناکە بۆ پێما پەیوەندی هەیە. بەڵێ تۆ بڵێ بەردەوامی هەبێ ئەم خۆپیشاندانە یانش تا چەندێک بەردەوام دەبن؟ بێگومان ئەو خۆپیشان بەردەوام دەبێت لە ئێران چون ئەمە هەر لە سەعاتی ئەو یەک دوو ڕۆژە کە ئینتەرنێت هێستا زۆر خاوە بەڕاستی ناکرێت زۆر ڤیددیو ئاپلۆد کرد بنێرە بۆ دەرەوە ئەمە دەبینین زۆر نرخی شتومە گران بۆ چون نرخی تەنیا بنزین نییە کە بنزین گران بوو خواردەمەنی نان پێداویستەکانی خەڵک ئەو خەڵکەی کە بەڕاستی لە ژێر هێڵی هەژاریدان ناتوانین ئەو پێداویستیانە دابینکەن بۆیە ئەمە بەو پێەیە من پێم وایە بە دەرکەوتنی ڤیددیۆکان کە نیشاندانی دڕندەیی مەمبوری ئەمنی کۆماری ئیسلامی لە خەڵکدا و گرانبوونی بارودۆخی ئێران کە شارەکانی ئەمریکا بەردەوام بکمات بە چاوەڕانی ڕاپەڕنی زۆرتر کاکسەڵ بە کورتی ئێمە دەبینین کە خۆپیشاندانەکان بەردەوامی هەیە لە عێراق و لە لوبنان و لە هەموو شوێنێ دیکە و هێزێکی گەورەی لەگەڵایە وەکو چۆن بە هێزەوە دێنە ناوجادا هەندێک کەس پێیان وایە کە ئەمە ئەبن بەهۆی ئەوەی شەڕێکی ناخۆ لە وڵاتانە دروست بن تا چەندێک تۆ لەگەڵەوە بێگومان ئێمە لەگەڵ ئەوەی کە ئێمە لە خۆپیشاندانەکانی لوبنان چەند مانجێکی دامە هەیە دوو کەس سێ کەس کوژراوە لە عێراقش بە هەمان شێوە ئەگەرچی قوربانی زۆر بۆ بەڵام لە ئێران هەموو مێدیاکان هەموو ئۆپۆزیسیۆن خەڵکی دەرەوە باز دەکەن کە هەموو شۆنمان تاقی کردەوە خۆپیشاندانی ئاشتیانە خەڵک حەولیاندا بەڵام بەڕاستی ئەو دۆخەکە بەردەوام بێت وەکو دەڵێن هەرتەشێکی گەزێکی گەورەی برسیەکان ئێران بەرە و شەڕی ناوخۆی دەبێت. کاکسەڵ زۆر سوپاس زۆر خۆش جارێکی تر بەخێر بیتەوە.